ڕۆژانە بەڕێزان جۆبیستی هەندێک تاوان دەبین لەسەر تاسەری گیان لە ئەمریکا لە ئەوروپا لە ئوسترالیا ئەوانە هیچ پەیوەندیەکیان بە مەسەلەی نەتەوایەتیەوە نییە. کارێکە ئەنجام دەدرێت، تاوانێکە ئەنجام دەدرێت. لە کوردستانیش بەداخەوە ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویدا کەسێک سێ کەسی بێتاوانی کوشت، ئەمان دەچێتە ئەو خانەوە هیچ پەیوەندێکی بە مەسەلەی نەتەوایەتیەوە نیە کە بەداخەوە زۆرێک لە ڕاگەیاندنەکان هەوڵیاندا ئەم مەسەلەیە وا وێنا بکەن. ئێمە بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین، میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان قسە و پرسی زیاتریش دەکەن. میوانەکەمان زۆر بەڕێز کاک ڕەعد ئیسماعیل برای یەکێک لە قوربانیەکان ڕاستەخۆ لە ستودیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک ڕەعدجان زۆر بەخێر بێن، بۆ خۆشتان خۆش بن، لەخوای گەورە داواکارین سەبوریتان پێ بدا بە ئێمەش و بە ئێوەش و بە هەموو لایەک. زۆر سپاسان دەکەم، خوای گەورە لە مردووی هەموو لایەکمان خۆش بێ. ئینشەڵڵا سوپاس لە مردوەکانی هەموو لایەکمان خۆش بێ، لە برای ئێوەش و لەو بێتاوانەش ئینشەڵڵا. کاکە ڕەعد، یانی من دەمەوێت بەم پرسیارە دەست پێکمە خۆشتان ئاماژەتان پێدا بەداخەوە هەندێک دەستگای ڕاگەیاندن، هەندێک پیج، هەندێک سۆشیال میدیا وایان وێنا کردێمە شەڕی کورد و عەرەبە. من ئەمەوێ بزانم جەنابەت لەسەر ئەمە دەڵێ چی؟ بەڵێ بێشەچی بەناوی خوای گەورە و میهرەبان، ئەم کەناڵانە بوونە هۆکاری ئەو کێشە گەورەکردنە. لە هەموو دنیا کوشتن هەیە، لە هەموو دنیا ئەو عادیسە هەر دەبیتن. کەناڵەکانیش داویست ئایا لە نەعەزی کورد وا دەکەن، لە نەعەزی شاری هەولێر وا دەکەن، بەلا ڕێک بن نازانم ئەو کارەکە چی لە پشتە. یعنی کێشەیەک بۆ کابرا کە لەو عەرەبانەی داوە ئەو نیەتەی نەبووە ئەوانە عەرەبن لە هەولێرن لێیان دەدا. کێشەکە دروست بووە، دەمەقارێک بووە. دوای ئەگەر مەسەلەی عەرەبی هیچ شارێک وەکو هەولێر عەرەبی لە خۆ نەگرت لە کاتی شەڕی داعش. گەورەترین شار بوو، نەنانەت نەک بە سەدان هەزار بە ملیۆن عەرەبی لە خۆگرت، بە ناوچەکان و بە دەیاتەکان. کورد هەمومان دەزانین هیچ کاتێک مووقیفی کورد بەرامبەر دوژمنانمان وەکو ئەوان دڕندە نەبووینە. دائیمەن کورد میهرەبانی نواندووە. ئەوە سیفەتی کووردە بە شێوەیەک. داواکاریتان لەو دەستگای ڕاگەیاندنانە چییە؟ ڕاگرن یعنی ئەم کێشە نەتەوەیی نییە کاکە. ئەم پیاوە ئەگەر مەقسەدی عەرەب بێ کوردیش بەگەرکەتیە، کوردیش لەگەر برای من لەگەر بەگەرکەتێ شەهید بووە. یعنی کێشەکە دەمەقارێکی نۆرمال بۆ ڕوویدایە لە بینی دووسێ کەسان و پێویست بۆ ناکە ئەوە گەورەیکەن. زۆر باشە کاکە ڕەعد، من دەبێت بزانم قسەتان لەسەر گورجوگۆڵی دەستگاکانی ئەمنی ئاسایش چییە کە لە ماوەیەکی کەمدا توانیان بکوژ دەستگیر بکەن، یەکسەر نەیەڵن هیچ شتێکی لێ بکەوێتەوە. قسەتان لەسەر ئەوە چییە؟ پێشی وەی سپاسی وەزارەتی ناوەخۆ و مەعافز و هەر باڵا دەستێکی تر بکەم، سپاسی بەڕێوەبەری پۆلیسی هەولێر دەکەم. زۆر سپاسی لێ نەگەڕا بگاتە نیو کات ژمێر تاوانبار دەست بەسەر کرا و ڕاشیان گەیان ئاسایش و پۆلیس کە ئەڵێم ئاسایش و شورتە هەمووی شاری هەولێر ئەگرێتەوە. دەستخۆشیەکی گەوریان لێ دەکەم، دڵنەواییەکی باش بوو لەو حاڵەتە کە دەستگیر کرا بۆ هۆی ئەوەی لەوانەیە کێشەی گەورەکە نەکە، چونچی لەو حاڵەتانە تاوانبار کە عەشار ئەدرێ خەڵکی بێتاوانە بێتە قوربانی. جێگای ڕێزە سوپاسی دەکەین، بەڕاستی مدیر شورتە کارێکی کرد نەیگەیاندە سەعاتێک، یعنی تاوانباری هێنا بەر شاشەکانی تەلەڤیزۆن و ڕاگەیاندن و بڵاوی کردەوە. زۆر دەستخۆشی لێ دەکەین و ئەلحەمدولیلا هەولێریش ئەمن و ئەمانە هەموو کوردستانە و ئەمن و ئەمانە. سوپاس بۆ خوای گەورە و داواشمانەوەیە کاکە گیان کە دەڵێن ئێمە دیفاع لە عەرەب ناکەین. وەڵڵی عەرەب بابی منیش شەهید کرد. مناڵ بووم بیرم سەر شەڕی بەعسی کرد لەسەر قەومیەت، لەسەر کورد باوکی من لە پاش کوشتنەکەش دەبابە بە سەری کرد. یعنی ئەمن ئەوەنە دە کوردایەتی قەومیەتی چوتمە دەرێ دیفاع لە عەرەب بکەم، نەکاکە دیفاع لە عەقەکەم، دیفاع لە برای خۆمەکەم. یعنی ئەی باشە چی بەو کەساناڵی کە بەحساب هاوسۆزی لەگەڵ ئێوە دەرەبڕن، بەڵام کەسێک هاتووە هەم عەرەبی کوشتووە هەم کوردیشی کوشتووە لە عینی کاتە، چی بۆ واناڵێک وایە گوایە هاوسۆزی لەگەڵ ئێوە دەرەبڕن و پشتیوانی بۆ ئێوەکەن و بەحساب دەیانەوێ ئەم شەڕە بکەنە شەڕی کورد و عەرەب؟ ئەی نابێتە ئەگەر ڕاستەکەن ئەم کەناڵانە و ئەو حیزبولایەنەکەی تر وەزیرەکانی خۆیان با لە بەغا بێنەوە بۆ خزمەتی عەرەب دەکەن. ئەوە وەڵامەکەی منە بۆوان بۆ خزمەتی عەرەبەکەن، وەزیرەکانتان وا لە بەغا خزمەتی عەرەبەکە دێن لە ناو شاری هەولێر کوردایەتی بەسەر بنە ماڵەیشی وەکومە کوردپەروەر
هیچ شەڕێک نییە بنەماڵەی ئێمە شەهیدینە نابی تەنها لە یەک شەڕە شەهیدمان نەداوە براکوژی بووە کە نەمان کردووە. دەستان خۆش بێ باش کاکە ڕعد یعنی ئێستا دەمەوێت ئێوە چه داواکاریەکتان لە یاسا هەیە لە دادگا هەیە دەتانەوێت دادگا چۆن ئەم کەیسە یەک لای بکاتەوە داواکاریەکانتان چییە؟ داواکاریمە ئەوەیە هەندە تۆمەت هەڵ لە بەسرێ هەر دووبارە بۆیە دەگەڕێمەوە سەر کەناڵەکان هەڵە ساز ئێمە داوامان کردووە یان پشتگیری لەوەمان کردووە بگوازرێتەوە بۆ بەغا ئەوە ئەسڵ و ئەساسی نییە هیچ حکومەتێک لە کورد بە حکومەتتر نازانم لە عێراق ئێستا لەو کاتە هیچ حکومەتێک پێم خۆشە لە کوردستانی خۆ خەڵکی هەولێرم برای من لە هەولێر شەید بووە قاتیل خەڵکی هەولێرە بۆ بچێتە شارێشتر مانای چێمە هەر ئەمان ئەو بەزمە دروستەکان هەروە ئەکەن و ئێمە ژوامان وتووە کاکە بەرینە لەو قسانە بەرینە ئێمە داوا لە یاسا دەکەن یاسا هەتا ئێستا ڕێڕەوێکی باشی گرتووە ئەمڕۆ جەنابی وەزیری ناوەخۆ کاک ڕێبەر ئەحمەدیش کە وعدی بێمەدا و جەنابی کاگومێت خۆشناویش تەبعەن ئەوانەش قسەیان لەگەر سەرۆکی حکومەت کردووە خۆ لەخوانەوە وعد بێمە نادەن یاسا سەروەرە و هیوادارین قانون وەکو خۆی شەرعیەن و قانونیان ئەوەلی شەرعیەن چونچ ئێمە مسلمانی شەرع پێش قانون دێخین ئینجا قانونیەکە لەسەری جێبەجێ بکرێت چی شەرع و قانونیش داینە ئێمە پێڕازینە و بەڵام ئەوەلی شەرع ئێمە مسلمانین بە شەرعی مسلمانەتی پێش قانون دێخم چونچ مسلمانەتی ئەگەر قانونت بەسە مسلمانەتی خست خەتەرە بۆ دین و قیامەتمان لە دینە چینە دەرەوە باش کاکە ڕعد ئەمڕۆ لەگەڵ ئەو بنەماڵەی عەرەبەکە ئەوانش کەسێکیان لێ کوژراوە من پێم وایە باوکی جەنابەت بوو باوەشیان برای من بوو باوکم شەهیدە زۆر باشە باوکت شەهیدە برات باوەشتان کرد بە یەکتا ئەمە چ واتایەکیە دەتەوێت لە ڕێ ئەم پەیامەوە چ پەیامێک بە خەڵک بڵێ کاکە هەردوو لامان قوربانین قوربانی دەستی یەک کەسی جا ئەو کەسە کوربیان عەرەب بێ من پێشم ڕاگەیاند وەکو دەمی خۆم من لێرە پێم وت ئێمە هەردوو لامان زەرمەندین قوربانیمان داوە کەچی تۆ جەرگت سوتاوە ئێمەش برایەکی جوان و جائرمان لەدەستدا بەبێ هۆش بەبێ تاوان کەسێک نەبێتە قوربانی دوو گەنجی عەرەب لەوێندەر هەزاران کوردوا لەو ڕێگایە ئیش دەکا بۆ کوردێک ببێتە شەڕی تایفی کوردێکی لا بەلا بکوژرێ لەسەر قسەیەکی ئێمە وەڵا شەڕی کورد و عەرەبە نەخێر داوا دەکەم ئەو ئیعلامانە بڕێک بەخوان دابستنەوە یعنی سەر ببینن خوای ببینن شتێک بنووسن و بژڵێن شەرعیان بی شەرعیان و ڕاستیشی تیا بێت چونکی ئیعلام بە درۆ ناچێ بەڕێوە تەنها فتنەی لە دواوە دێ ئەمن معلوماتم هەیە چەندەها تەلەفۆنم بۆ هاتووە وەکو برای ئەو کوژراوە کاکە سعدی برام چەندەها ماڵە کوور ئێستا لە مەترسیدانە و لەوە دەچێت بەعزیشیان ڕاشیان کردبێ لەو بێتە شەڕی تایفی لەسەر برای من لەو بێتە شەڕی تایفی کابرایەکی قاتیلی گەنجێکە هەڵچوونێکی تیاکەوتووە و قاتلێکی وحشیانیشی کردووە بەڵام باکوردێکی تر برایەکی من لە هیچ ڕێگا و شوێنێک بازەکە نەدا ئێمە دامان با خەڵکی تر باز نەدا بە ناوی تایفیەوە دەستخۆش زۆر بەڕێز کاکە ڕعد ئیسماعیل برای یەکێک لە قوربانیەکان گەلێک سوپاس دووبارە پرسە و سەرخۆشی خۆمانتان پێڕاهێنا هاوخەمتانین خوا لە گوناهی هەموو لایەک خوا لە مردووی هەموو مسلمانێک خۆش بێ زۆر سوپاس زۆر سپاس سەرچاوانە زۆر سپاس